داواکاریمەوەیە لە خێرخوازان بێنێ سەرخەت یارمەتیم دەن خی گەورە پاداشتیاندا تۆ ئینشاڵڵا لە دنیا و لە قیامەت لە بەخاتری ئەو منداڵ لە قەزای خەلیفانی لە ماڵی هاوڵاتیەکی ئەم شارە کە نەخۆشە و هەردوو گورچیلەکانی لە کارکەوتون و پێویستی با گۆڕینی گورچیلە هەیە بەڵام بەهۆی ئەوەی کە تێچوو گۆڕینی گورچیلەکانی زیاتر لە 6 میلیۆن دینارە و ئەم خێزانە لە توانای دابینکردنی ئەم بڕەپارەیان نییە. ئەم شەو هاوڕێ ڕەشید کە خێرخوازێکی شاری خەلیفانە و کەمپینێکی بۆ ڕاگەیاندون دەیەوێت لە ڕێگەی کەمپینێکەوە بڕی پارەی پێویست بۆ گۆڕینی گورچیلە بۆ ئەم ژنە دابین کات من بۆ زانیاری زیاتر قسە لەگەڵ خۆیەکەم کاکاو ڕێگەربەی تێرە ئەتەوێت چی بکەی بۆ ئەم خێزانە بە ناوی خوای گەورە و مێرەبان ماوەیەک بەر لە ئێستا پێیان ڕاگەیاندم کە ئافرەتێک لە خەلیفان پێویستی بە گۆڕینی کلیەکانێتی چکە کلیەکانی لە کارکەوتون بڕی تێچوە کەشی 6 میلیۆن دینارەکە ئەو بڕە پارێش بەو ئایلێ تەرخان ناکرێ بۆیە ئەمەش ئەم شەواتین کەمپینێکمان بۆ ڕاگەیاندەوە کەمپینەکەش سەرتاسەری ئینشاءڵڵا نەتایجێکی باشی دەبێت. داواکاری چێ لە خێرخوازان لەو کەسانەی کە دەوێت چۆن کۆمەشی بۆ کۆ بکەیتەوە؟ خێرخوازان داواکاریمان لەوان ئەوەیە کە بێنە سەرخەت لە ڤیددیوەکەش هەمان ئاماژەم پێداکە ئەگەر بێت و 6,000 کەس لە کوردستان هاوکاری ئەو خوشکە بکات تەنها بە 10,000 دینار بڕی تێچووی کلیەکانی دابین دەکرێت کەەوە 10,000ش لۆ کەس نابیتە هیچ بەڵام لۆی زۆرە ئەن 6,000 کەس دەکاتە 6 میلیۆن دینار. داواکارم بە پیر داواکاری ئەو نەخۆشیەوە بێن و چارەسەری بکەین چونکە خاوەنی 6 منداڵە وڵای لە کاتی ڤیددیوەکەمان کرد ینی کە گریانی ئەو دایکە و ئەو منداڵانن دیت بەڕاستی جەرگەمژانی کرد. خەڵک چۆن دەتوانێت هاوکاری بکات لە چ ڕێگایەکەوە خەڵک بەخۆی ڕێگا لە ئەوەی خێرخوازی زۆر هەر کەسە چی دەتوانێت بێت لە نزیکەوە ببینێت هاوکارێکە بگەینتە دەستی خۆی یاخود دەتوانێت لە ڕێی فاستپەی FIB باڵانسی کۆڕک باڵانسی ئاسیاسێن و دەتوانێت لە ڕێ FIB و فاستپەی بۆ ژمارەی خۆم کە 050 436 82 فاستپەی FIB لەسەرە دەتوان لەو ڕێگەش کە ڕێگایکی ئاسانە بۆ ئێستا خەڵک دەستی هاوکاری بۆ نەخۆشێک و برایکی خۆی بنێریتن. زۆر سپاس باش. من قسە لەگەڵ نەخۆشەکە ئەەکەم خاتون سلااوت لێبێ ئەگەر بۆمان باز بکەی ماوە چەند دەبێت نەخۆشی چەندە و نەخۆشیت هەیە؟ وڵای من لە تەمەنی 16 ساریەوە تووشی ئەو نەخۆشیی بوویمە کلیەکانم نەخۆشن و بەرەوە بەرە زەعیف بووینە. دکتۆر چی پێوتی کە کۆتاجار کە سەردانی دکتۆر کرد؟ وڵا گوتی دەبی بگۆڕی زەڕحکەی زەڕحی کلی هەردوو کلیەکانم ڕاستاینە کلێکشم لە ئەسینۆ لە تواناشندانە پیاوم نەخۆشە پیاویشم نەخۆشە ژێر پەنجەی هەبوو چەند سار بخستخانی نانەکەلیات چێە کرد 3 عملیاتی لۆکراینەی قۆڵۆنی پشتێ ڕخە کۆرەی توانای ئیشکردی نیە بەڕاستی. داواکاری چێ لە خێرخوازان؟ داواکاریمەوەیە لە خێرخوازان بێنێ سەرخەت یارمەتیم دەن خی گەورە پاداشتیاندا تۆ ئینشاڵڵا لە دنیا و لە قیامەت لە بەخاتری ئەو منداڵەکانم بێسۆز نەبن بێدایک نەبن خێریانە گاتە ئینشاڵڵا لە دنیا و لە قیامەت خی گەورە یارمەتیاندا ئینشاڵڵا هەرچی بە دوعاچی بەڕەم حەشی بەشدار بی ئینشاڵڵا خێریە گاتێ.